تفضل عيد المصري بارد بارد بارد. تفضل عيد الطبيعي بارد. دەنگ و شێوە ئاخەوتنێکی نامۆیە بەم شارە. بەڵام ئەم پیاوە دووروەتەنە بەختی هەیە کەوتووەتە شارێکەوە کە خەڵکەکەی ناهێڵن هەست بە غەریبی بکات. فەتحی پیاوێکی مسریە، بژێوی ژیان لە شار و وڵاتێکی خۆی هەڵی گرتووە و لە خانەکەی گیرساوەتەوە. ئێستا لە ناو بازاری شارەکە شەربەت دەفرۆشێت، بەڵام چیرۆکی گەیشتنی ئەم پیاوە 39 ساڵە بە ئێرە هەروە ئاسان نییە و دەردەسەری زۆری چەشتووە. والله قبل ما اجي على الخانقين حصلت لي ظروف في بغداد. پێشەوەی بێمە خانقین لە بەغدا بووم، لەوێ خراپم بەسەر هات. بۆ ماوەی 5 ساڵ لەوێ لەگەڵ چەند کەسێک کارم دەکرد. دوای ئەوەی بڕیارم داژم بهێنم، پێم وتن ئەگەر ڕێگەم بدەن دەمەوێت دوکانێک بۆ خۆم دابنێم. ئەوانیش کێشەیان نەبوو، وتیان بڕۆ خوارد لەگەڵ و دوکانی خۆت بکەوە. هەر ئەوەندەی دوکانەکەم دانا ڕۆژێک هاتنە سەرم و هەمویان بەسەر یەکدا تێکشکان. هەندێک خەڵکی چاکەخواس هاتن و وتیان لەمانە دوور بکەوەرەوە و بە ئازیەتن نەدەن. منیش بە قسەم کردن و لە جێیەکی دوورتر دوکانم دانا. هاتن ئەوێشیان تێک و پێکشکان. لەو بەغدا گەورە و گرانە جێی من نەبووەوە. اوديك عند اخويا ومش عارف ايه والناس هناك زين وتعرف تعيش في وسطهم ويقفوا جنبك ويساعدوك احسن من بغداد صدق. دوای ئەوەی لە بەغدا بێهیوا بوو لەسەر قسەی دۆستێکی فەتحی هاتووەتە خانەقین. لێرە لە دوو مانگدا تۆڵەی هەموو ئەو ناڕەحەتیەی بۆ کراوەتەوە. المهم شويه الدنيا تدهورت معايا والحال شويه مو زين. دوای ئەوەی دنیام هەمووی شێوە، پیاوێکی باش هات و وتی وەرە دەتبەمە خانەقین بۆ لای براکەم. خەڵکی ئەوێ زۆر باشن. منیش بە قسەم کرد و خێزانەکەم هەڵگرت و هاتینە ئێرە. بەڕاستیش هەروە بوو. ئێمە لە میسر پندێکمان هەیە دەڵێن ئەو کەسە بخەیتە سەربرین چاک دەبێتەوە. جا خەڵکی خانەقین بەو شێوەیەن. ئەوە دوو مانگە لێرەم تۆڵەی ئەو 5 ساڵی بەغدایان بۆ کردومەتەوە. ڕێک لێرە بوومەتە ڕئیسی ئەم منتیقەیە. ناهێڵم لە هیچم کەم بێت. هەر خۆشیان کەلوپەلی ناوماڵیان بۆ کڕیم. ئەم ڕەبەزانە بۆ فەتحی بووەتە خێر و بەرەکەت. خەڵکی خانەقین ناهێڵن بگاتە ئێوارە، هەموو شەربەتەکەی ساغ دەکەنەوە. ئەویش هەر کەسێک دەبینێت پەسەنی شەربەتەکەی خۆی دەدات و دەڵێ دەرەجەیەکە. والله انا هنا الشرابط بتاعتي تختلف. شنو الاختلاف؟ ماكو بها نكهه. شەربەتەکەی من فەرقی هەیە، هیچ تامێکی تێدا نییە. خۆم لە ماڵەوە بە دەستکرد دروستی دەکەم. ئەمە پرتەقاڵەکەیە کە بە دەستی خۆم دروستی دەکەم. تەواو سروشتیە. بەڵام بە درۆنەکەم کەمێک پۆدرەی ڕەنگی دەخەمە ناو. مێوژەکە بە هەمان شێوەیە. 1 کیلۆ مێوش بە 4000 دینار دەکڕم. خەڵکی خانەقین بەوە ناسراون خێرخوازن و حەزیان بە یارمەتی خەڵکە. جاوەرە کەسێک لەو دوورە وڵاتە هات بێت و لێ قەوما بێت دەبێت چی لەگەڵ بکەن. وەک بە زمانە شیرینەکەی خۆیان دەڵێن عەجایبیان بە فکرەکە هاتووە. من راسي كم يفرق عجائب مات يعني لمصر ورا خانقين وشربت بفروشيت هي دلالة أول سهل كي بتوعد كاركت وبارش لك إشتها موجودة هي باب درس على جرا أواني بسرعة ساعات دعوة بارك اللي ولا كده بعمل فيسبوك وحسابات وهمي جنن بنا وقت أي بيابا وليش خاص تربون كار بكان لا والله دعمي كي من إن شاء الله فيسبوك وأهل خانقين بان اللي بسينا أجريش خوشنوي دلي نشكنا هم اللي بسينا دعمي بكان چەمبەری نەگە کرد شەربەتەکە مساعدەی کردی منی ماچ دەیسینین شینە عاڵم لە بانی هیرسێ لە وەردە مەحلەوان بۆ سەر انشاءالله میشه گشوژی دەری بین و داوەلا خەڵ خانەخین کەم گشیان لە لیبوان فاتحی کوڕنا ئازاریگا و مؤدەبیگا شەربەتەکەی دەرەجەیەکە ماشاءالله خۆیشە دەرەجەیەکە. فەتحی مسری ماوەی دوو مانگە لە خانەقینە. وەک خۆی دەڵێت ئەوەندە دڵی خۆشە شا بە سەپان نازانێت. ئەمە بۆ شاری خانەقین شتێکی نامۆ نییە. شارێکە هەردەم کەمیوان دەبینێت پێ ئەڵێت وە خێر هاتی وەبان چەوەی لە پاشان باجەڵان 964 خانەقین.